ئەو دڵی کە خوای گەورە بۆی دروست کردووی لە ڕۆژێکا چەند جار لێیە؟ ڕۆژێکا چەند جار دڵ لێیە؟ 72 لە دقەیەکا بڵێ 100,000 جار لێیە 100,000 جار لێیە هەموو جارێ لەگەڵ هەموو ترپەیەکا مەفروزە بڵێ سبحان الله بڵێ الحەمدولله بڵێ الله ئەکبەر خوێن ئەنێرێ بۆ 100,000 کیلۆمەتر بە هەموو لاشەیە بڵاوێکاتەوە زۆر جار ئێمە لە ملا ئەلێرەنەیە بۆریەکی خوێن بەرە بێ بە دوو دکتۆر دەسەخەینە سەری ئەنین پیاوی چابە ئەمە بەس دڵە یەک بۆری خوێنی کراوەتەوە کە ئەم خوێنە ئەنێرێ ئەگەر زوو فریای نەکەوین خوێن لە لەشکی نەخۆشەکەیان نامێنێت و ئەمرێتەوە بێ بە جەنازەی تەسلیمی کەس و کارەکەی کەینەوە وەکو نوێژەکانی ئێمە پەلەپەل دکتۆری مختص بانکە و خوێنی بۆ حازرکەوە تاوەکو کۆنتڕۆڵی ئەو تۆزە بۆریە بکەین کە لە دڵەوە دەرەچێت ئەم دڵە هەتاوەکو وەفاتەکە ملیارەها جار بۆ تۆ لێ ئەدا مەفروزە ئەو نەبێ ئاگا بێ ئەو نەبێ هەز بێ ئەو نەبێ بێنەس بێ 300 غرام لەو ڕۆژەی کە ترپەی دڵت دەستکی دای تاکەوێتە ئیش هەتا 70-80 ساڵی ئەم دڵە هەر لێ ئەدا هەر لێ ئەدا بەڵام بەبێ ئاگایی لە نوێژەکانیشمانە هەر لە بێ ئاگایی خۆی گەورە فەرمێ ئەقیمی سەلاتە لذیکری نوێژ کە بۆ یادی من چەک نوێژەکانی یادیتیانە بێ بە هەر سەرخۆش بووینایە وەکو عەرەقی لەسەر تەرکرا فەرقی چییە؟ عادی بزانم ئێستا لەو مناڵە پرسم بڵێم کوڕم تۆ زانی نوێژ خوێنی یاڵە ڕا مامۆستا ئازام نوێژ بخوێنم ئەی ئەزانی نوێژ بکەیت ئێمە نازانین نوێژ بکەین ئێمە نازانین حەقی نوێژ بین بەس نوێژ ئەخوێنین کەواتە قسەکە تەواوە نوێژ خوێنین نوێژ خوێنێکی چاکین وەڵڵاهی ئەوەی کە نوێژەکەی ئەم شەحنی نەکردەوە نەچووە دەرەوە دڵێکی تر هەستێکی تر کرانەوەیەکی تری نەبوو شەحنی بەشی نوێژەکەی تری وەرنەگرتە بوو بەخوا مەفروزە بێ نوێژەکەی بکاتەوە ئیسفادەی نوێژەکەی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الصلاة نور نوێژ ڕووناکیە لە قەبرەکەتا بەشی ئەوە شەحنێ بردووە کە بەشی تاریکی گۆڕەکەوکە ئەی نەمانوت نوێژ ڕووناکیە ئەی کوا نورەکەت ئەی کوا ڕووناکەکە ئایا نورەکە بە دەم و چاوتەوە دیارە سیماهم فی وجوههم من ئەثەری سوجود پێوە دیارە خەڵک بڵێ وەڵڵاهی ئەمە دەموچاوی چەند نورانیە ئەو دەموچاوە چەند جوانە بینی بتانە خەڵکی ئاوای بینی ئەڵێ ماشەڵڵا دەموچاوی نووری لێبارێ خەڵکێکشمان هەیە تووری لێبارێ فروزە جیاوازیمان هەبێ خۆشەویستەکەم بۆیە ئەگەر نوێژەکەت بە مەزبوطی نەکرد و خوشوعیتیانە بوو چاوەڕێی سفەتەکانی تریش مەکە بەدوایە بێ کە لە دەرسەکانی داهاتووە بە پشتوانی خۆی وەرە باسێکی بۆیە بەڕێزەکانم یەک تکاو برایانە تەکلیفەکەم ڕاگرن نوێژەکانتان با لەبار نەچێ ئەگەر لەبار چوو زوو بچن قەبرەکەی بۆ هەڵکەنن زوو نوێژی مردە و هی لەسەرکەن و بیشارنەوە چونکە ئەمەی کە ئێمە ئەیکەین بەخوا نوێژ نییە بۆیە ڕۆحی نوێژ کە گیانە کا بەبەری نوێژا بەبەری ئەم جەستەی نوێژا چییە؟ خشوع و دڵکزی و دڵکەچێکەیەتی گەر ئەمەمان نەکرد ئەمەمان فەوتان ئەوەی دوای ئەوە بە ئاسانتر ئەفەوتێ و لە دەسەچێ بۆی هیوادارم ئینشاءالله لەم لەحزەیەوە لەم دەقەیەوە بڕیار بین بڵین خوایە ئەوەی کە کردمان تۆبەی لێ ئەەکەین داوای لێخۆشبوون و ئەستەغفر الله و لێ ئەەکەین بۆیە سنەتە ئینسان دوای هەموو نوێژە بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله لەو نەقسەی کە بۆ نوێژەکەی بەجێهێشت ئەنجا بە سنەتەکان محاولەکە پڕی کاتەوە ئەڵین خوایە لە حەچی نوێژە کردومانە حەقی تۆی نەبووە قابیل و شایستەی تۆی نەبووە لەمە دووە بڕیار بێ دەست بە نوێژەکەین لە سفرەوە دەست پێەکەین وەرەقەیەکی سپی تازە هەڵینەوە ئەم جارە بە دڵکەچی و بە خشوعەوە نوێژێکەکەین کە هەوڵ دەین شایستەی مەقام و گەورەی جەنابە بێت